ئەچمە خزمەتی بزانین ئەم مەوزوعە چەند گرنگە ئێمە لە خزمەتیا بین. ئەفەرمێ تعرض الفتن على القلوب كالحصير عودا عودا. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ فتنەکان لەسەر دڵی ئینسانەکان، ئاگاتان لێبێ، لەسەر دڵی ئینسانەکان عرض ئەکرێ و بەیان ئەکرێ دەنکە دەنکە بە دوای یەکە چۆن حەسیر دەنکە دەنکە. ئولەما ئەفەرمون ئەم فەرمایشتە پەیوەندی چییە لەگەڵ یەکترە؟ ئەفەرمون ئەگەر کەسێک شانی ڕوود بێ، دەموچاوی ڕوود بێ، لەسەر حەسیرێک بێنە پێشاوی خۆتان، حەسیر جارانە دارخورما دروستەکرا، حەسیرە لە دارخورما دروست کرا بێ بەو ڕقیە حتا خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم کاتێک کە ئەخەوت هەندێ ئاویان ئەدا لە حەسیرەکەی بۆی کەمێک نەرمیتیا بێ زۆر ئازاری نەدا. ئەگەر کەسێک شانی ڕوود بێ و یا دەموچاوی ڕوود بێ لەسەر ئەم حەسیرە کاتێک کە هەڵسا چی لێ ئاساری حەسیرەکە زۆر بە ئاشکرا پێوەی دیارە. ئەفەرمێت چۆن ئاثاری ئەم حەسیرە بەسەر ڕوو لاشەی کەسێکەوە دیارە، ئاوا دڵی ئینسانەکان چۆن ئاوا عودەکانی یەک بە دوای یەکە، ئاوا فتنەکان یەک بە دوای یەکە ئەدەن لە دڵی ئینسانی موسڵمان، لە دڵی موسڵمانە دەرئەکەون یەکە. ئەفەرمێ فأي قلب أشربها نكتت فيه نكتة سوداء. هەر دڵێک لەو دڵانە خۆشی بوون، ئەو فتنانەی خۆش بوون، بچێتە ناو ئەو فتنانەوە نقطەیەکی ڕەش لە ناو دڵی ئەدرێ. وأي قلب أنكرها نكتت فيه نكتة بيضاء حتى تصير على قلبين. ئەفەرمێ هەر کەسێکیش خۆی لەمە لا بدا ئینکاری ئەم فتنانە بکە کە ڕوو ئەدەن، نقطەیەکی سپی جوان لە دڵی ئەدرێ. واتە چۆن کەوتنە ناو فتنەوە تووشی گوناهت ئەکا، دەرچوون لە فتنە تووشی خەیرت ئەکا، تووشی دامەزراویت ئەکا. ئەفەرمێ هەتاوەکو وای لێ هەموو جیهان لەسەر دوو دڵ ئەوەستێ، واتە خەڵک ئەبنە دوو بەش. على أبيض مثل الصفا فلا تضره فتنة ما دامت السماوات والأرض. بەشێ لە دڵەکان سپی و جوان، چۆن بەردێکی زۆر سپی زۆر جوانی ساف چۆنە دڵەکە ئەوای لێ سپی، ئەوەندە خاڵی سپی لێ ئەدرێت جوان و پاکە بێ، ئیتر فتنە بە هیچ شێوازێت تەئسیر لەو دڵە ناکە هەتاوەکو ئەگاتەوە لیقای خوا جەل جەلالوه. یان دڵی دووەم والآخر أسود مربادا لە ڕوایەتەکە ئەفەرمێ مرباد واتە خۆی خۆڵەمێژ ئەگەر بێنە پێش چاوی خۆتان سەرەتا ئەبێتە ڕەژوو، ئەبێتە خەڵوز، ڕەش ئەبێت، دوایی وردە خۆڵەمێشی ئەبێ. ئەفەرمێ لە ڕەشی زۆرە خۆڵەمێشی دروست ئەبێ. ئەفەرمێ هەندێک لە دڵەکان کە پەلاماری شوبهات ئەدەن کە ئەکەن ناو فتنەوە وردە ڕەش ئەبن، لە ڕەشیە ئەوەندە ڕەشەکەیان تێر ئەبێ وەکو خۆڵەمێشی ئەنوێنن. كالكوز مجخيا لا يعرف معروفا ولا ينكر منكرا إلا ما أشرب من هواه. أفرمي وهنديك تلدلكان كالرجدة أقرن وكو خولمشيان ليه چون گۆزێک ئاوا لارکەیتەوە بە هیچ شێوازێک هیچی تیا ناوەستێت و هەمووی ئەکەوێتە خوارەوە. ئەفەرمێ ئەبەو شێوازەی لێ قەترەی ئیمانی تیا نامێنێ، ڕەش ئەبێ، ناتوانێ فەرمان کا بە چاک، هیچ شتێکی چاکە بە چاکە نازانێ، ڕێگری پێ ناکرێت لە خراپە، تەنها شتێک نەبێت کە خۆی دڵی پێخۆشەوە، هەوای خۆی ئەیگرێتەوە. حەزی لێ بوو شتەکە بە دڵی بوو فەرمان بە چاکە ئەکا و ڕێگری لە خراپەکە، سەیری دین ناکە، سەیری خۆیەکە، هەوا و ئارەزووی خۆی، هەوا و ئارەزووی خۆی تەحەکوم ئەکا بەسەریە. ئەم فەرمایشتە کە ئیمامی موسلیم لە سەحیحەکەیە هێناوێتی کە لەو فەرمایشتانەی کە ئینسانی موسڵمان لێ ئەترسێ. تەسەوور کە ئەگەر کەسێک کەوتە ناو فتنەوە ئیتر بەخۆی نازانێ، فتنە وەکو ئاوێک ئەیهێنە و ئەیبا، دڵەکەی ڕەش ئەکا، وردە قەترە و چۆڕی ئیمان لە ناو دڵەکەیان نامێن. خۆ ئەو کەسە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە ئەکات، بەڵام بە پێی دین نایکە، بە پێی هەوا و ئارەزووی خۆی ئەیکە. لەکوێ حەزی لێ بوو دڵی خواستی ئەیکە، دڵی نەیخواست نایکە. ئەگەر خۆی ئەو شتەی نەکرد بە خەڵک ئەڵێ مەیکەن، ئەگەر مەیلی هەبوو مەیلی نەبوو نایڵێ. دین حاکم نابێ بەسەر ئەم کەسە، هەوا و ئارەزووی حاکم ئەبێ بەسەریە.